سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شەشە جوانەکەی کەناڵی یاسمانی پێیامەوە بە یارمەتی خۆی گەورە پاش ناوکارانم بووین و میۆنی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان ئەمڕۆژ لە نێو بازار دەپرسین ئەگەر بکرێتە فەرمانڕەوا چۆن حکمی هەرێمی کوردستان دەکەیت؟ ئەگەر دەسەڵاتە بەدەست بێت چ گۆڕانکاریەک لە سیستەمی حکومەتی هەرێمی کوردستاندا دەکەیت؟ ئێوەی بەڕێز و خۆشەویست بینەرمان بن با بزانین هاوڵاتیان ڕاو بۆ چوونان چییە سەبارەت بەم بابەتە. فەرمونون با پێکەوە وەڵامەکان وەرگرینەوە. ئەگەر بکرێتە فەرمانڕەوا چۆن حکومەکەیت؟ وەڵا حکومە بێ عەدالەت بێ، تێگەی قوربان، حکومە بێ عەدالەت بێ، هەبێ هەموو عەدالەتەکانی خۆت بەکاربێنی. ئەگەر بەڕێزت بکرێتە فەرمانڕەوا چۆن حکومەکەیت؟ وڵای لەو باوەڕام هەموو کەس دەتوانێت باشتر بەڕێوەی بەرێ وەک لەوەی ئێستا هەیە. تۆ چۆن حکومەکەی؟ ئەگەر ئەو دەسەڵاتەم هەبێ هەڵبەت هەمووی بە ڕاوێژکاری و بە پرسیارکردن و بە ئەیسانی کەفوو و ئەوانە بێنیتە هەر شوێن هەر کەسەش جێگەی خۆی. سیستەمی حکومڕانیە چ جۆرە فەرمانڕەوایەک سەرکەوتووە؟ دیموکراتی، فەرمانڕەوایەکی دیموکراتی مۆدرن. لەناو دیموکراتیدا چ شتێک جوانە بەلای تۆ و چ شتێک سەرنجڕاکێشە؟ باشترین شت لە دیموکراتیە کە ڕاو بۆ سوونی هاوڵاتیان ڕەچاو بکرێت. باشترین شت دەوەیە کە گوێ لە هاوڵاتی بگیرێ. تۆ بۆیە فەرمانڕەوای بۆەوەی وەکو خێزانێک تۆ کە لە خێزانێکە گەورەی ماڵەکەی ئەبێ بێدڵی ئەندامانی خێزانەکە و قەت نەکەی لەبەرەوەی تۆ ئەو ماڵە بەڕێوابێ. هەمان شتیش لە فەرمانڕەوایی وایە کە تۆ گوێ لە هاوڵاتیان بگریت. بۆیە فەرمانڕەوای بۆی داخوازەکانیان بێنیتە دی، بۆەوەی خەڵک بە ئاسوودەیی بژی، بۆی خەڵک کێشەی نەبێ کە تۆ ئەمانە و برد بەڕێوە هەڵبەت هەمووی لێر ڕازیە بێ. ئەگەر تۆ بکرێتە فەرمانڕەوا چۆن حکومەکەیت؟ حکمێکی عادل، حکمت فەرق نەکەم وەکو لە هیچ بینی هیچ چینێکا فەرق دروست نەبێت. بەڵام بەزەوەی کە ئێستا ڕوێیە ئەوە حکومڕانی نییە، ئەوە زۆرداریە. ئەگەر کرێتە دەسەڵاتدار و دەسەڵاتە پێبەخشرا چ گۆڕانکاریەک لە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان ناکەیت؟ ئەم سیستەمی حکومڕانی ئێستای کوردستان هەمووی فاشل، 25 ساڵە هەمووی سەقەت بۆ وڵات. ئەبێستە لە نوێ هەڵی وەشێنیتەوە، سیستەمێکی تازە دابێتەوە. پێش هەموو شتێک ئەبێ یەکسانی دابین بکەیت بۆ هەنوشمانی ئەم وڵاتە. لە وڵاتی ئێمە یەکسانی نییە. ئەم یەکسانیە لە چیدا هەیە؟ لە چیا ئەیبینیتەوە؟ یەکسانی لە دابیکردنی بیمە بۆ خەڵک. یەکسانی یەکێشیە ڕاتبەکەی لە بنی بنەوە بێشە ڕاتبەکەی لە سەری سەرەوە بێت. باشە. ئەگەر ئیسلام کەینە سەرچاوی دەسەڵاتەکانمان پێدوانی حکومێکی دەسەڵات و حکومێکی دادپەروانە بکەین. ئاین شتێکە بە نیسبەت کولتوری ئێمە 100% لەگەڵ دینین. ئێمە چونکە دینی ئێمە دینی ئیسلام وایەنە باش. بەڵام بەس تۆ ناتوانانی خۆت فەرزکەی بەسەر هەموو کەسێک. چونکە ئێستا من ئەڵێم دینی ئیسلام قبوڵە، برادەرەکەم دینی ئیسلامی قبوڵ نییە. باشە، بەڵام ئێمە فەرزی ناکەین بەسەر مەسیحەیەکە کە بێتە ژێر باری ئیسلامەوە. باشە، بەڵام خۆتوانین مافی مسلمانێک بدەیمە مەسیحێکەش. بەستە ئەوەی لە ڕووی عەدالەتەوە. عەدالەت وتوانی عەدالەتێکی 100% دابینکەی بۆ هەموو تاکێشی ئەم کۆمەڵ. جێگەمێت تیابێتەوە؟ تیابێتەوە بەس نەگەکەوت ئەوەی کە ئێستا بۆ یەکرێ. ئێستا لێکدانی وا بۆ ئیسلام کراوە بەعزێک کەسە بینی هەر سەیریەکەی بێزارە لە ئیسلامیش. ئەوە نا من لەگەڵ ئەوەیان نیم، بەس لەگەڵ ئیسلامیشی پاکە. من هیچ کاتێ نکۆڵیم لە دین نەکردەوە، من ڕێزی دینی ژەگرم چونکە دین ئیسلام دینی کووردە. ئەگەر دینی لە 100% نەبێ بەلانێکەوە دینی لە 90%. سیستەمی فەرمانڕەوایی سەرکەوتوودا چ شتێک باشە بکرێ بە قەنەعەتی تۆ؟ سیستەمی هەرێمی پێش هەموو شتێ لابردنی جیاکاری. ئەم کەسە چ بۆ بیر و بۆچوونێکی هەیە لەگەڵ ئەو کەسەیە کە بیر و بۆچوونێکی هەیە، ئەم دوانە لە بیر و بۆچوونە جیاوازن. بەڵام بەس لەوەی کە ئینسانن هەردووشیان مستەوا یەکشن، یەکسانیە لە هەچ کەسێک چ ڕێگە لە ژێرێ بخۆی ئەوە حوڕی خۆیەتی ئازادە لەوەی. سڵاو دەبێ. باشە قوربان. ئەگەر جەنابە بکرێتە فەرمانڕەوا چۆن حکومەکەیت؟ ئەگەر بکرێمە فەرمانڕەوا طبعا یەکەم شت عەدالەت، یعنی ئەگەر بتوانی عەدالەت بەرقەرار بکەی ئەوە
ئەتوانی ببێت بە فەرمانڕەوایەکی باش بەڵام لە ئێستا عەدالەت تۆزێ زەحمەتە چونکە گەلانی ما بڵێن ڕۆژهەڵاتی ناوڕاست هەر کەسێ ئەبێ بە فەرمانڕەوا ئیتر ئەوەی لەبیر ئەچێتەوە کە پێشتر چی بووە هیوادارم گەورەکان بەرپرسەکان ئەوەیان لەبیر بە کە پێشتر چی بوون ئێستا چی ئەگە ئەو دەسەڵاتۆ پێدرا چ گۆڕانکاریەک لە سیستەمی حکومڕانی ئەم هەرێمەدا ئاکەیت طبعاً ئەگەر ئەو دەسەڵاتەمان پێدرا وەکو هەموو سەرکردەکانی تری بڵێن دیموکراتەکان حکمی خۆم ئەکەم گوێ لە گەلەکە مەگرم ئەگەر گەلەکە تۆی بەدڵ نەبوو تەمان تۆ شەبێ بەعنی بەپێ خواحافیزی بکەین بەپێ گەلەکە و بڕۆی بەڕێوە نابێ هەرتەنها ئەوەی کە خۆ بتەوێ بیکەیت و خزم و ئەو کەسانی کە لەگەڵتایە بیان خەیتە جونگەکانی دەسەڵاتە و دەست بەسەر دەسەڵاتە بگری جەنابەت باسی عەدالەتەکە لە سەردادا ئەگەر ئێمە ئیسلامی ڕاستەقینە بکەینە سەرچاوەی دەسەڵاتەکانمان پێدوانی عەدالەتێکی باش بەرجەستە بێ بەتەئەکید ئیسلام سەرچاوی عەدالەتە ئەگەر خۆزگا هەموو کەسێک یاساکان ئیسلامی تەطبیق بکردایە ئەو کاتە عەدالەتش بەرقرارە بوو ڕای لەو باوەڕام هەموو کەس دەتوانێت باشتر بەڕێوەی بەرێ وەک لەوەی ئێستا هەیە قورآن ئەگەر پێشەوا بێ هیچ کەسێک قەدری ناکات خۆت بە بەرپرسیار بزانی بەڵام بەرامبەر بەڕای هاوڵاتیان بەڕای من شتێکی قورس نییە شتێکی ئاسانە یەکەم کارم هەڵستم بەوەی ئەوانەی گەندەڵیان کردبوو و دەستەریان ساغە بێتەوە لە ڕێی دادگاوە سزایانەدەن ئەگەر بەڕێزت هەواڵێکت بۆ بێ بڵێن تۆ فەرمانڕەوای ئەم گەلەیت بکرێتە فەرمانڕەوای ئەم گەلە چۆن حکم ئەەکەیت وەڵاهی ڕەنگە لەم حاڵەتها و بەم سەریعە تۆزێ وەڵامدانەوە کە ئەوە نەبێ بەڵام بەکۆی گشتی ئەبێ ئەوە بیکە لە ئاستی بەرپرسیارەتیابی یعنی لە ئاستی چاوەڕوانی خەڵکابی بێگومان خۆ دەزانی پرۆسی فەرمانڕەوایی پرۆسەیەکی یاراوە ئەوە نییە لە خەوەستی و بەیانی بڵێ ئەوە بووی بە فەرمانڕەوە هەرچەند ڕەنگە لەم وڵاتە هەندێک کەس هەبوو بێ تەسەوری ئەوەی نەکرد بێ بوو بێ بە وەزیر کراوە بە وەزیریان هەندێک بەرپرسیارەتی هەبێ وەریگرت بێ بەڵام بەکۆی گشتی پرۆسی فەرمانڕەوایی پرۆسەیەکی بە تایبەتی بەرپرسیارەتێکی گەورە پرۆسەیەکی دوور و درێژە بێگومانەوە کاتە بێ بەرنامەی کامل و ئەوەتە بێ ئەلبەتە ئەگەر ئامانجی خزمەتکردنی خەڵک بێ بەڵام ئەگەر ئامانجی شەخۆ دەوڵەمەندکردنی خۆت بێیان ئەوەی تر بێ خۆت چۆن تاڵانی و بڕۆبکەی ئەوەیان شتێکی ترەوەک ئەوەی کە ئێسای بینین زۆرێک لە بەرپرسەکانی هەرێم بەو شێوە کارەکەن بەداخەوە ئەگەر کرایتە ئەو فەرمانڕەوایی کە باسمان کرد چ گۆڕانکاریەک لە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستاندا ئەەکەیت گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیا لە زۆر بوارە ئەتوانی بکەیوە لە زۆر جێگەوە ئەتوانی بیکەی سادەترینیان ڕەنگە ئەوە بێ کە چۆن بتوانانی کەرتەکان ڕێخەیتەوە هەر کەرتەکان ئەگەر ڕێخەیتەوە بە شێوەیەکی سادە تەسەوڕەکەم زۆربەی کێشەکان چارەسەر بن ئەوەی کە چۆن ڕێکێخەیتەوە چۆن کەسی شاو بۆ شوێنی شاو چۆن بەرپرسیارەتی و چاودێری وردەیە لە ڕێگەی سیستەمی دیموکراسیەوە چۆن چاودێرێکی وە ئەسەپێنی کە هاوڵاتیان ببن بە چاودێرێکی باش و تۆش خۆت بە بەرپرسیار بزانی بەڵام بەرامبەر بەڕای هاوڵاتیان بەڕای من شتێکی قورس نییە شتێکی ئاسانە ئەلبەتە ئەگەر ویستیان ئیرادەیەکی لە پشتەوە بێت. یەکەم کارم هەڵستم بەوەی ئەوانەی گەندەڵیان کردبووە و دەستەریان ساغە بێتەوە لە ڕێی دادگاوە سزایانەدەم ئەنگەێنم بە سزای یاسایی خۆیان و بۆ ئەوەی خەڵکانی دوای ئەوان بیر لە زینی سەرۆت و سامانی میلەت نەکەنەوە و بیر لەوە نەکەنەوە کە یاسا پێشێر بکەن. ئەمە گۆڕانکاری توێ بۆ سیستەمی حکومڕانی هەرێم بۆ سیستەمی حکومڕانی هەرێم تەمان چەند لایەنێکی سیستەمی حکومڕانی ئەمە لە ڕووی ئیداریاتەوە کە تۆ گۆڕانکاریەکەی لەوەی ئیداریاتی ئەم هەرێمە باشی بەڕێوە بێ بەڵام لە ڕووی دیبلۆماسی و سیاسیەوە ئەبێ گۆڕانی جیاوازتر بکەیت بۆ نمونە پەیوەندەکانی لەگەڵ دەرەوەی هەرێم لەگەڵ مرکزیەتی عێراق جیاوازە بێ تۆ ئەبێ پەیوەندەکانە بە شێوازێک گرێ بدەی کە هەم دەردی کوردی خۆماڵێ پەیوەندەکان ئەوە بێ بگاتە سەر ئێسخانی تر تێک بچێ چاک نەبێتەوە نەواش بێ کە تۆ هەموو زیانەکان لەسەری توێ بشکێتەوە. من دەپرسم پرسیارێکی دیکە
ئەگەر ئیسلامی ڕاستەقینە بکەینە سەرچاوی دەسەڵاتەکانمان پێ دوایە ئەو گەندەڵی بمێنێ کە تۆ باسی دەکەی. ئیسلام وەکو نەهجی ئیسلامی وەکەوەی کە قورئان و سنە داخل تۆ بابێنە سەر حقیقەتەش کە ئیسلام ئێستا چەند مەزهبێکە مەسەڵەن مەزهبی شیعە بمبورە من باسی ئیسلامی ڕاستەقین باسی قورئانەکەم سیستەمی قورئان بێنە بیکە بە حکم مەسەلەوەی دەقی قورئان بکەی بە یاسادانان لە وڵاتە یعنی قورئان ببێ بە تەشریع بێگومان لە حاڵەتێکە کە تۆ ئەو قورئانە کە حکمی پێەکەی ئەبێ وەک ئەو حکومە بێ کە تۆ خەڵکی هەژار ناڵم هەر بمبڕەکێ بەڵام خەڵکی هەژار بە ڕێژەیەکی کەمە بێ لە وڵاتە هەبێ ئەو کاتە کە تۆ توانی یاسا شەرعیەکان جێبەجێ بکەی بۆ نمونە کاتێکە توانی دەست کە گرتت دەستی ببڕی کە تۆ هەژارە نێرت بێ لە زیادە ڕەوی ئەو کەسە دزیکرد بێ نەک لە حاڵەتێکە کە تۆ بێ ئەوە ئەکەین باسی ئیسلامەکەین باسی قورئانەکەین ئەلبەتە عەدالەت بەرجەستە ئەبێ کە عەدالەتیش بەرجەستە بوو فەقیر نامێنێت وایە لەم کاتەیە هەژارەکان کەمە بنەوە لە وڵاتان نییە ڕاستە دەوڵەتی ئیسلامیە بەڵام لە واقع وەک ئەو ئیسلامە نییە کە قورئان نەهجی بۆ داناوە ئێمە ئەو ئیسلامە باسی سەرچاوە ئەسڵیەکە ئەکەین سەرچاوی ئەسڵەکە سیستەمێکی سەرکەوتوو نییە ئەو کاتە ئەگەر قورئان ببێ بە تەشریع بەڵێ ئەبێ بە سیستەمێکی باش دەتوانێت مەسەلەن نییە باش و خراپ لە یەکتر جیا بکاتەوە و ببێتە مایە ئەوەی کە وەکەوەی کە خەڵک لە بەهشتا بژی من بەلای سیاسەتە ناچم بەڵام فەرمانڕەوا ئەوە فەرمانڕەواتی نێ لێراکرێت ئەگەر من پشم کەنە من ناتوانم فەرمانڕەواتی بکەم چکە شخصیاتەکان هەونین چکە لە تێگەیشتنمان بۆ شتەکان هەم نییە بۆنە لە ئیسلامات تێگەیشتن بۆ ئیسلام غەڵەتە لە سکۆلاریزمە تێگەیشتن بۆ سکۆلاریزم غەڵەتە عنی ئەوەیە کێشەکەی ئەم وڵاتە ئەوەیە لە شتەکان نەگەیشتوین دیوی ینی بەس ڕووکەشێن شتەکان نبینین ئەم دیوی شتەکان نبینین بۆنە لە خەڵک پرسە بۆ ڕقە لە سکۆلاریزمە ئیتر ئەوەیە کە ئیسلامیت خستوێتە مێشکەوە لە ئیسلامی پرسە بۆ ڕقە لە سکۆلاریزمە ئەوەیە کە لە کەسێکی ئەکتەرێکەوە ئەم شتا ئابینێ کە غەڵەتێ یان تێگەیشتەکانمان غەڵەتە خوێندنەوەمان بۆ شتەکان نیە لە سیستەمی فەرمانڕەوایی سەرکەوتووە چ جۆرە سیستەمێک سەرکەوتوو ئەبێت چ جۆرە سیستەمێک باشە بۆ سیستمەکان ئەوێ بگەڕێتەوە سیستمێکی گشتگیر بێ بۆنە سیستمێکی هەبێ هەم ئیسلامی هەم شتەکان کۆ بکاتەوە ینی کۆمەڵێ بۆنە سکۆلاریزمە هەیە ئەگەر بتوانێت سکۆلاریزمی واقعان بەرپا بکەی سیستمێکە مسلمانیتیا کریسیانیتیا ینی هەموو جۆرە هینەکانتیا بە جیاوازەکانەوە جیاوازەکان بتوانن کۆکەینەوە لە شوێنەکە یەکسانی بۆ هەمووان دەتوانێت بڵێ یەکسانی بۆ من بەڵام یەکسانیش نیانی واقعان عەدالەت بۆ هەمووان ئەبم جۆرە جوانترە نەک یەکسانی پێ دوایە عەدالەت شتێکی باش بێت بتوانین بناغەی سیستەمێکی فەرمانڕەوایی سەرکەوتوی لەسەر بنیادنەی ئیتر لە عەدالەتمان باشتر ناگە بەس بەمانە فراوانیەکەی نەک بەمانە بۆمە لە کوردستانە ئەی چۆن لە چەمکەکەی کە تۆ باست کرد لە ئیسلامی ڕاستەقینەدا باسی ئیسلامی ڕاستەقیناکەم باسی قورئانەکەم باسی نەسی قورئانەکەم پێ دوانیە لە قورئانە بەرجەستە بکرێت لە ئیسلامە ئیسلامیستەکان نا بەس لە ئیسلامە ئەتوانین بڵێ هەیە عەدالەتی کۆمەڵاتی عەدالەتەکانی تر هەیە بەڵام لە ئیسلامی سیاسیە یان لە ئیسلام و ینی ئەوانەی کە بە ناوی ئیسلام و ئیژەکان من هیچم نەبینەوە تا ئێستا و هەر ئەوەشە ئەم عەدالەتێکە لە ئیسلامە هەیە کۆمەڵی خەڵک ئیسلام و فۆبیەکان دژی ئەم چەمکەن باش عەدالەت لە ئیسلامە چکە لە ئیسلامی سیاسەوە لە ئیسلامیستەکانەوە ئەم شتا بینن کە ئەمەش خۆی دیارەکە غەڵەتە 100% دادپەروەرە خوای گەورە ئەو حکومانی کە دایناو دادپەروەر بەڵام ئینسانەکان لە جێبەجێکردنیە کەم کوڕی ڕوئەیات وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین تۆم کردە فەرمانڕەوە بۆ ئەوەی ڕەحمەت بی بۆ خەڵک ئیترگاڵی عالەمین حەقی نییە کافرە جوولەکەیە مسلمانە ئەگەر من بکەم بە فەرمانڕای ئەم هەرێمە ئەم حکومە یەسەم بەدڵ نییە حکومێکەکەم کە هەموو کەس لێ ڕازی بێ پێشەوە ئەبێ عەدالەت بێ ئەبێ کابرایەک بێ عەدالەت بێ فەرقی چینایەتی نەکات فەرقی دەوڵەمەند و فەرقی نەکات بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە فەقیر چەساتۆ دەوڵەمەند چوو بە عەسمان تۆ ئەگەر دەسەڵاتە درایە دەست چ گۆڕانکارێک لەم سیستەمەدا ئەکەی گۆڕانکاری یەکەم ئەوێ لەوە لە خۆت و دەست پێ بکەی ئەبێ یەکەم کەس خۆ بگۆڕی خۆ چاکەیت اینجا خەڵک چاکە بێ ئەنا تۆ ئەگەر چاوەڕێبی خەڵک چاک بێت چاک نابێت لەبەر تۆ لە خۆت و دەست پێکەی خۆ چاکەی خەڵکیش هەموو کەسێک چاکە بێت عەدالەتی پێ چۆنە عەدالەت گەورەترین شتە بۆ مرۆڤەکان باشترین شتە بۆ ئینسانەکان ئەگەر ئێمە عەدالەت وەکو چەمکێک وەرگرین
ئیسلامی ڕاستەقینە باسی قورعانەکەم باسی چەمکی قورعانەکەم ئەگەر قورعان بەرجەستەکەین وەکو خۆی پێدوانی عەدالەتێکی باشی تێدا بێ زۆر زۆر وایە و زۆر ڕاستشە عەدالەت لە تۆگە سەرچاوە قورعان بێت باشترین عەدالەت سەیری ئەو سەرچاوی قورعان کە بزانە چۆن چۆنی پێ دەڵێ چۆن نەڕوا سەیری مرۆڤەکان ئەبێ یەکسانی وەکو یەک وابێ فەرق و تەوافق نەبێ قورعان ئەگەر پێشەوا بێ هیچ کەسێ قەدری ناکرێت هیچ کەس قەدری ناکرێت کە قورعان پێشەوا قورعان باشترین دەسەڵاتە باشترین دەسەڵاتە بۆ هەموو کاتێک نەبووە بۆ کاتە والله هەموو کەس هەوڵی دادوەریە دەیەوێت مافی هەموو کەس پێشێل نەکرێ و هەموو یەک ماف وەرگرێ بەڵام دادوەری ئەم دنیا هەمووی نسبیە هیچی مەزبوط دەرناچێت لە 100 دادوەر دەرەچین دادوەر دەرناچی بەڵام ئەتوانین نسبەتێکی چاک جێبەجێکەیت بەرنامەی تۆ بۆ گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیە ئەمەیە دادوەری بەڵ دادوەری کۆمەڵاتی بەدڵام چەنە هەوڵ بەی نسبی دەرەچێت ناتوانانی 100% بێت ئەگەر ئێمە باسی دادپەروەری ڕەها بکەین لە چ شتێکە دادپەروەری ڕەها هەیە دادپەروەری ڕەها بەس لای خوای گەورەیە لای شتێک ئەگەر کتابەکەی خوای گەورە بکەینە سەرچاوی دەسەڵاتەکانمان واتە قورعانی پیرۆز بکەینە سەرچاوی دەسەڵاتەکان پێدوانیە دادپەروەری ڕەها بەرجەستە بێ دادپەروەری ڕەها بەرجەستە هەر ناوێت بەیش چێ ئینسانەکان تەطبیقیکەن ئینسانەکانیش هەموو شتەکانیان ناگاتە پلەیەکی کەماڵ و بەتەواتی هەمووی 100% جێبەجێکەن نسبیە ئەویشە لە ئینسانەکان کردن بە قورعان دادپەروەری بەرجەستە ناکا دادپەروەری جەزستاکە بەڵام چونکە ئینسانەکان مەعاملەی پێواکەن احتیمالی هەیە هەر هەڵەی یا ڕووبایەکووە وەکو نەسی قورعانی هەمومان گومانمان لەوایانە 100% دادپەروەرە خوای گەورە ئەو حکومانەی کە دایناوە دادپەروەر بەڵام ئینسانەکان لە جێبەجێکردنیا کەم کوڕی ڕوئایات ئەو حاڵەتانە دروستەکە ئەگەر جەناب بکرێتە فەرمانڕەوای ئەم هەرێمە چۆن حکومەکەیت وڵا بە یەکسانی بە دادپەروەری شتێکی باشە وایە طبعا هەموو کەسێک چییە بەستەنا دادپەروەری ئەمە مایە ڕەزامەندی هەموو میلەت هەموو گەلە چ گۆڕانکارێک لە سیستەمی حکومڕانیدا دەکەیت وڵا بە دیموکراسی دەسەڵاتی دەسەڵات بکرێت ئەوەی جەناب باسی کرد دادپەروەری ئەگەر ئیسلامی ڕاستەقینە قورعان بکەینە سەرچاوی دەسەڵاتەکانمان پێدوانیە ئەو عەدالەتە بەجەستە بێت والله ملەتی ئێمە طبعا صار ئەتوانین لە ساڵ نۆ بڵێ ئیسلامە طبعا ئەگەر ئەو ڕێنمانێکە لە دینی ئیسلام لە قورعان داهاتوە طبعا دادپەروەری بەجەستە ئێرە پەیامە چییە؟ وڵا پەیامەوەیە کە دەسەڵاتی دادپەروەری و دادسەڵ یەکسانی بۆ هەموو گەل بێتە ئاراوە ئەگەر تۆ چیتە ئەو جێگەیە چۆن حکومەکەی وەگەوان ناکەم چی ئەەکەی مەسەلەن چ گۆڕانکارێکەکەی یا من ناو بازار سەر لەو خەڵکەیە بزانمە خەڵکە چییە چۆن بژێویەکەن نەگوەگەوان دانیشن و بزان هەر سێری خەڵک نەکەن بە هیچ شێوەیە ناو بازارەوە ئەزانم خەڵکە چیەکە چی ناکە عەدالەت حکومەکەیت بەڵێ ئەگەر جەناب بکەینە فەرمانڕەوا چۆن حکومەکەی بەڕاستی جۆرە حکومێکەوە ئەم گەندەڵی نەعەدالەتە نەمێنێت لە وڵاتێمە چونکە بەڕاستی ئێستا هەموودام و دەستگەکانی ئەم وڵاتە گیری خواردەوە بەدەست کۆمەڵی بەرپرس و کۆمەڵێک کەسایەتیوەکەوە تەواو گەندەڵی ڕۆچۆرە ناو ئەم وڵاتەیە هەموو کەسێ ناتوانێت پێچارە سەر بگرێت هیوادارم کە کەسی لەم وڵاتەیە بدۆزرێتەوە وەکو تۆڵی من ئەگەر من وەکو خۆم بم هیوادارم بتوانم بە شێوازێ بم ئەم گەندەڵی نەمێنێت کە ئێستا هەیە لە وڵات سیستەمی حکومڕانی سەرکەوتووە چ جۆرە سیستەمێک بە باشە زانی بەڕاستی من وەکو خۆم سیستەمی یاسا ئیسلامیەکان جێبەجێ بکرێت لە وڵاتە بە باشترین یاسازە ئەگەر ئیسلامی ڕاستەقینە قورعانی پیرۆز بکەینە سەرچاوی دەسەڵاتەکانمان پێ دوایە عەدالەت بۆ هەموو کەسێک بەرجەستە بێت ئەگەر بە تەواوی و لەلایەن کەساتی و لەلایەن حکوومەت و خەڵکێکی ئاسایش خەڵکە مەدەنیەکەش جێبەجێ بکرێت بە تاکید ئەبێتە سەرچاوی ڕازگۆیی و دادپەروەری ڕای لەو باوەڕام هەموو کەس دەتوانێت باشتر بەڕێوەی بەرێ وەک لەوەی ئێستا هەیە قورعان ئەگەر پێشەوا بێ هیچ کەسێک قەدری ناکات خۆت بە بەرپرسیار بزانی بەڵام بەرامبەر بەڕای هاوڵاتیان بەڕای من شتێکی قورستیەوە شتێکی ئاسانە یەکەم کارم هەڵستم بەوەی ئەوانەی گەندەڵیان کردبوو دەستەریان ساغە بێتەوە لە ڕێی دادگاوە سزایانە تعبیرەکان بۆ مەسەلەی حکومکردن لە وڵاتەیە زۆر ئاڵۆزە لە وڵاتی ئێمە بەتایبەتی تۆ چیت پێیە چۆن گۆڕانکاری ئەەکەی چۆن حکومەکەی خۆی یەکێ لە خەسڵەتەکانی فەرمانڕەوەی لە وڵات لە هەموو وڵاتانی دنیاە عەدالەتە ئەبێ فەرمانڕەوە عەدالەت بێت یەکێ لە خەسڵەتەکانیەتی وەکو باوچێک سێری ئەو میلەتەی کە لەژە دەسیایەتی سێریان بکەوایاننا ئەمە یەکێ لە خەسڵەتەکان دووەمین ئەبێ بۆ خۆشی میلەتەکەی و داهاتووی نەوەکانی میلەتەکەی خۆی
فەرامۆش بکات ینی خۆی لەبیر بکات بۆی بە مۆمەکە چوادە ڕووناکاتەوە خۆی بسووتێنێ بۆ ئەوەی ئەوان بکاتە خەڵکێکی نمونەی بۆ پاشە ڕۆژ ئەمە یەکێ لە خەسلەتەکانی سەرکردە بۆ وڵات ئەگەر من ببم بە فەرمانڕەوە لە وڵاتەکەی خۆمە یەکەم شت گەندەڵی نایڵم لەم وڵاتەیە ئەمە یەکەم شت دووەمین شت هەوڵە دەم چی خۆشی لە ئیتر ژیان بۆ خەڵک چی خۆشتیایە فەراهەمی بێنم خەڵکی کرێچی نەیەڵم چونکە خەڵکی کرێچی ئەمڕۆ لە وڵاتی ئێمەیە زۆر داماوە ئەمانی کە جەناب باسەکە نمونەی جوانە ئەگەر ئێمە ئیسلامی ڕاستەقینە یاخود قورعانی پیرۆز بکەینە سەرچاوی دەسەڵاتەکانمان ئەم شتانی تیا بەرجەستە ئەبێ زۆر جوانە خۆی گەورە بە پێغەمبەر چی لە قورآنە بسم الله الرحمن الرحيم وما أرسلناك إلا رحمة للعالمين باشە بۆچی وایە پێڵێ ئەڵێ ئەی پێغەمبەر تۆ سەرکردەیت فەرمانڕەوایت بۆچی تۆم کردە فەرمانڕەوە بۆ ئەوەی ڕەحمەت بی بۆ خەڵک ئیترکڵێ عالەمین حەقی نییە کافرە جوولەکەیە مسلمان هەموو کەسەکە گرێتە وایە نا گەورەیە مناڵێ پیری کشەگرێتەوە لە هەمان کاتە کەواتە جوانترین خەسڵەتی فەرمانڕەوە ڕەحمەتە بۆ خەڵکەکەی ئەوش لە قورعان و سەرچاواگرێت ڕاست خۆی گەورە بۆچی قورآنی کردە بەرنامە بۆ خەڵک ئەنی خەڵکی سەر زەوی بەعام بەڕاستی ئەیکە خۆی گەورە بە پێغەمبەرەوە ما ئەرسەلناکە لە ڕەحمەتە للعالەمین کەواتە ئەڵێ بۆ هەموو خەڵکی سەرزەوی ناڵێ بەس بەتەنیا بۆ مسلمانەکانی کە لە نێوە دورگەی عەرەبیە لە مەکە و مەدینەیە ژیاون نا ئەڵێ بۆ هەموو خەڵک بە فەرمانڕەوایەکی ڕاست حەقیان بدەیە ئەم هاوڵاتیە بەڕێزەمان پێی وایە لە سیستەمی حکومڕانی سەرکەوتوودا کاتێ میلەت ئەحەسێتەوە کاتێ میلەت خۆشحاڵە بێت کە سەرکردەکان لە پێناو بەرژەوەندی گشتیدا لە پێناو بەرژەوەندی میلەتەکاندا هەوڵ و کۆشش بکەن هاوشێوەی پێغەمبەر درودی خوای لەبێت ژیانی خۆیان بخەنە مەترسیەوە بۆ میلەتەکان بۆ ئەوەی کە میلەتەکان خۆش بژین و ببنە نمونەیەکی باش بۆ داهاتوەکو بەڕێزیان ئاماژیان بۆ کرد ئێمەش هیوادارین سەرکردەکانمان محەممەد درودی خوای لێ بکەنە پێشەوە مامۆستای خۆیان بۆ ئەوەی وەکو ئەوان بۆ ئەوەی وەکو محەممەد وما ئاسەرناکە ئیلا ڕەحمەتە للعالەمین بۆ ئەوەی ئەوانیش ڕەحمەت بن بۆ هەموو گیان و بۆ هەموو خەڵکی لەوانەوە فێری سیستەمێکی حکومڕانی دادپەروەری باش بێت هیوادارین محەممەد بێتە نمونە بۆ هەموو گیان ئەگەر بەڕێز بکەینە فەرمانڕەوای ئەم هەرێمە چۆن حکومەکەیت وەڵا بێ حکومێکی عادیلانە و دادپەروانە بێت حکومێکی عادیلانە حکومێکی دادپەروانە یەکسانی بە یەک چاو سەری هەموو میلەت بکەی بە یەک چاو بەبێ فەرق و جیاوازی ئەگەر قورعانی پیرۆز بکەینە سەرچاوی دەسەڵاتەکانمان بکەینە سەرچاوی تەشریع بکەینە سەرچاوی یاسادانان پێ دوایە ئەم عەدالەتی تیا بەجەستە بکرێت تەکید بە تەکید قورعان خۆی ینی یاسا قورعان ینی عەدالەت قورعان ینی دادپەروەری قورعان ینی هەموو ئەو شتانەی کە ئینسان پێوەیی نەبێت کەواتە قورعان ئەتوانین بڵێن ڕەحمەتە بۆمان قورعان هەر ڕەحمەتەوە بەڵێ قورعان ڕەحمەتە ئەگەر من ببمە بە فەرمانڕای ئەم هەرێمە ئەم حکومە یەسەم بەدڵ نییە حکومێکەکەم کە هەموو کەس لێ رازی بێت ئەگەر یاریدە دەرم هەبێ ئەگەر یارمەتیم نەبێ ناتوانم عەدالەت بەجەستاکەی ئەگەر بتوانم خەڵکیش بە جۆم کە بەس خەڵک خۆشی خراپ ئەجن عەدالەت دەکات ئەگەر قورعان بکەینە سەرچاوی دەسەڵاتەکانمان سەرچاوی یاسادانان سەرچاوی تەشریع پێ دوایە عەدالەتێکی باشی تیادا بەجەستە بکرێت بە تاکیدەوەی کە قورعانە فەرمێ و کە خوا دایناوە قورعانی داناوە ئەوە شتێکە ئینکاری لێ ناگرێت شتێکە کە عەدالەتەکانی تایە بە پێی ڕابۆچوونی هاوڵاتیە بەڕێزەکان کە دوانمان پێیان وایە بۆ ئەوەی سیستەمێکی حکومڕانی سەرکەوتوو لەم هەرێمەدا بەرجەستە بکرێت پێیان وایە دەبێت عەدالەت بمانە ڕاستەقینەکەی بەرجەستە بکرێت ئەو کاتە خەڵکی دەتوانێت لە ساو پەنای عەدالەتدا ژیانێکی خۆش و شەرەفمەندانە بژی زۆرێک ڕابۆچوونەکانیان وەها بوو ئەگەر قورعانی ڕاستەقینە بکەینە سەرچاوی دەسەڵاتەکانمان ئەوە ئێمە دەتوانین لە سایی قورعاندا حکمێکی عەدالەت حکمێکی یەکسانی بۆ هەموو لایەک بەرجەستە بکەین هەندێک کەسیش پێیان وا بوو
دەبێت فەرمانڕەوای ڕاستەقینە وەکو محەممەدمان درودی خوای لێبێت فەرمانڕەوایی بکرێت فەرمانڕەوایی بکات ئەو کەسانە بۆ ئەوەی کە بتوانین ڕەحمەت بین بۆ هەموو خەڵکی. ئێمە هیواداری لەم مەیبەرە پیرۆزەوە سیستەمی حکومڕانی لەم هەرێمەدا وای لێبێت بە پێی قورعان حکم بکرێت بۆ ئەوی بەرجەستەی عەدالەت بکرێت. پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەختەوەر و ئاسوودە بن. خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.